بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان لە بەرنامەی ئەمڕۆ قسە لەسەر پرسی موچەی مانگی 1 و سەدانی شاندی هەرێم بۆ بەغدا دەکەین. لێرەوا بڕیارە ڕۆژی هەینی داهاتوو کۆتایی ئەم مانگە وەفدی هەرێم وەزارەتی دارایی کۆبوونەوەی بکەن وەوە بڕیار لیستی موچەی مانگیەکیش لەگەڵ خۆیان ببن. ئێمە لە بەرنامەی ئەمڕۆ قسە لەسەرەوە دەکەین بۆچی چارەسەرێکی بنەڕەتی بۆ پرسی موچە نادۆزرێتەوە. موچەی مانگی 12 بۆچ حکومەتی هەرێم خۆی لێبێدان کردووە و موچەی مانگی 1 چی بەسەردەی و پرسی هاوتاکردنی موچەی خانەنشینان و جێبەجێکردنی یاسای خانەنشینیش لێکەوتەی چی دەبێت و ئایندەی پەیوەندیەکانی هەرێم و بەغداش لە تایبەت بە داهاتی ناوخۆ و نەوت چی بەسەردێ. ئەم پرسان لەگەڵ بەڕێز دکتۆر ڕێبوار کەریم مەحموود ئەندامی دەستەی بەڕێوەبردننی ڕەوتی هەڵوێست و پەرلەمانتاری پێشووی عێراق قسەی لەسەر دەکەین. کاکتۆر بەخێربێن سوپاسیان بەدەبوون دەکەین. سپاس بۆ بەڕێزیتان. زۆر سوپاس دەکەین. با لە موچەی مانگی 12 دەست پێ بکەین. موچە خۆرانی هەرێم موچەی مانگی 11 لە 5-1 دەست بە دابەشکردنی موچەکرا لە 8 کۆتایی هاتووە. ئێستا دەست بە ئامادەکردنی لیستی موچەی مانگی 1 کراوە. وەکو موچەی مانگی 12 زۆرێک لە بێدەنگیەکەیە لەلایەن دەسەڵاتدارانی هەرێمەوە بەنیازن بیخۆن پاشەکەوتی بکەن لە عێراق وەری بگرن چی چاوەڕێی موچەی مانگی 12. بەڵێ زۆر سپاس بەناوی خوای گەورە سپاس بۆ جەناب تو بینەرانیش. لە ڕاستیە وازەحە کە ئەو پارەی کە تەرخان کرا بۆ ساڵی 2024 لە بەغداوە هەمووی بە حەق و بە حسابات و بە وەرەقە و بە دۆکومنت نیشان درا کە گەیشتە هەرێمی کوردستان و هەرێمیش ئەم پارەی هەندێکی لێ ون کردووە بە تایبەتی ینی سەر و نگومی کردووە بە تایبەتی ئەوەی کە پەیوەندی هەیە بە معاشی مانگی 12 بە بەڵگەی ئەوەی کە هەمووتان هەموو ئەوەی بەڕێز و دەستگاکانی ڕاگەیاندنیش بوردەکاریان لایە کە هەرێم نەداهات ئەدات نە حساباتی داهات لەو پارەیە دەرەکا کە لە بەغداوە دێت و نەوت پارەکەی دیارە و نە هیچ یەکێک لەو ڕقەمانەی کە بەهۆیەوە پارە دێتە ناو هەرێمی کوردستانەوە نیشانی حکوومەت و خەڵک و بەغدا دراوە. بۆیە بە دڵنیاییەوە حکوومەتی هەرێم معاشی مانگی 12 خواردووە بەڵام ئەبێ خەڵک ڕازی نەبێ و ڕێگە نەدا ئەو خواردنە بەردەوام بێ. بۆیە ئەکرێ بە فشار ئەو مانگی 12 نادرێت لەمەوە موچەی مانگی لیستی مانگی 1 ئامادە دەکەن و حساب میزان مراجعی مانگی 12 بیبن بۆ بەغدا و لیستی موچەی مانگی 1. بەغدا ئەڵێ من موچەی مانگی 12 ناردووە هەرێمیش ئەڵێ ناردوویەتی بەس کەمی هەیە خۆی لە ڕاستیە کەمی نییە ئەو بەشەیە کە ئەبێ هەرێم خۆی بیخاتە سەر موچە هەم لە داهاتەکانی کە لە مانگەکانی پێشووتر نەیخسۆتە سەری و هەم لەو حەقانی کە پێویستە لە بەرامبەر مۆزەفی خۆی جێبەجێ بکە و بەشێکیشی پەیوەندی بەو گەندەڵکاریەوەیە کە لە لیستی موچەیە ئاکرێ ئەمڕۆ بەیاننامەیەکیشم بینی بەڵام بێ کێشەیە ئەمڕۆ وەزارەتی دارایی هەندڵ لیستەکەمان بێ کێشەیە کە مکۆڕی نییە ئەمڕۆ وەزارەتی دارایی هەرێمکردنەوەی دا مکۆڕی چۆن نییە لە یەک ساڵە 100 ملیار موچە زیایی کردووە. هەر لێرە پارەم کاتانە کە گفتوگۆکرا موچەی بڕی ئەو موچەی ئەو پارەی کە پێویست بۆ موچە 895 ملیار بوو. ئێستا بۆ نزیک بۆتە لە تریلیۆنێک. ئەگەر گەندەڵی نییە خۆتۆ پلە بەرزکردنەوە ڕاگرتووە لە 2014ەوە خۆتۆ هیچ حافزێک و هیچ عینەکەت نییە بە حسابی خۆت دامەزراندنت ڕاگرتووە. ئەم پارەیە بۆ زیایی کرد ئەگەر بریدی نییە لە گەندەڵی و گەندەڵکاری و زیادکردنی هەندێک ناوی و هەمی هەندێک بابەتی تر بۆ ڕوونکردنەوە نایی لەسەر ئەو زیادەیە کە لە بڕی موچەیە درێ هەموو مانگێک بەرقەمێک ئەدەی بەبقا هەموو مانگێک لیستێکی بەبقا هەرجارێ بالمناسبە یعنی لە کوێی وەزارەتێک هەیئەیەک وڵاتێک هەبووە هەر مانگی جۆرە لیستەی موچەی هەبێ هەر مانگی جۆرە لیستی ناو جۆرە لیستی ڕقەمی هەبێ ژمارەی هەبێ یعنی تۆگەت لە وەزارەتەکە تا تەرفیع و علاوە و تەحفیز و ئەم شتانە نییە ئەم وەزارەتە بۆ ڕقەمەکەی ئەگۆڕێ تعین نییە بۆ ڕقەمەکەی ئەگۆڕێ ناخێر هەیە بە گەندەڵکاریش ئەم کارەکەن و هەر دیفاعکردنێکیشی لەو بابەتە زیاتر ئەوە دەرەخا کە ئەمانە لە خۆشیان بە گومانن و ئەشزان خەڵک دڵنیایە لەوەی کە ئەو دۆخی ئەوان دۆخێکی زۆر ناشەفافە زۆر گەندەڵکارانەیە و زۆر وازەحیشە یعنی تۆ لە 895 ملیارەوە بیتە سەر چکە لە 2020 بەلۆ یاسای چاکسازی دەرکەن 895 ملیار بوو ئێستا بۆتە تریلیۆنێک ینی 105 ملیار زیادی کردو با بڵێن 20 ملیاری هی گرێبەست و ئەوانەیە مامۆسای گرێبەست و ئەوانەیە
بەزەوەی تر بڵێن زیادی کردووە لە بەرزکردنەوە نەبووە جاوە لە دوای قانونی چاکسازیەوە پێڵەن چاکسازی بەرەو دووە بە بەک چونکە ئەگەرەوە چاکسازی نەبێ بەگە بۆ 1950 کەمی کرد بێ بڵێ بۆ موچەی هەندێکی تایە کە بە نایاسایی و بە گەندەڵی خانەنشین کراون کە بکوژی هاوڵاتی کوردستان بوون خانەنشین کراون موچەی خەڵکی شارەکانی ناوچەکانی تریتیایە خەڵکی شارەکانی دەرەوەی هەرێمی تایە خەڵکی ناوچەکانی تریتیایە هەموو ئەمانە بە گەندەڵی بوو ئەبوایە ئەوانە ببڕایە کەمی بکردایەتەوە ئەگەر چاکسازیەکە و قانونی چاکسازیەکە ڕاست بووە ئێمە هەر بوو لە ئەساسە و باوەڕمان بە قانونی چاکسازی نەبوو لەبەرەوەی ئەو چاکسازیە فێڵێکی تر بوو لە خەڵکو و لە دەواازەیەکی تر بوو بۆ گەندەڵی دڵنیا بە ئەو یاسای چاکسازیە بە دەواازەیەکی تر بۆ گەندەڵی بەکارێنراوە وەکو چۆن بە تایبەتکردن ینی خەسخەسەکردنی کەرتی تەندروستی و کەرتەکانی تر دەواازەیەکە بۆ گەندەڵی و گەندەڵکاری وەکو چۆن لە مرور و لە شوێنەکانی تر بابەتەکان لە حکوومەت دەسەرنەوەی دەم بە کەرتی تایبەت هەر بابەتێکی ترە هەنگاوێکی تر لە هەنگاوەکانی گەندەڵکاری دەواازەیەکی ترە دۆزرەوەتەوە بۆ گەندەڵ و فەساد ئەوە شەروایە بۆیە بە دڵنیاییەوە ئەو لیستە یان ئەو بابەتانی کە پەیوەندی بە پارەی هاوڵاتیانەوە هەیە شەفافیەتی تیانە و شەفافیەتیش نییە لە بینی زوو ئەبزام لە کەناڵی پەیام کۆمەڵ بوو کاتی خۆی لەگەڵ کەناڵی یەکگرت و هینێک دەرەکەوت مسلسلێکی یان لەقتە کۆمیدیەکی ئێرانی کوردی ئەیوت شوانی کابراایان کرد بە شوان هیچیشی نەبوو حوت مەڕیانایە ڕۆی هاتە و وتی شەشی پێ بوتیان حوتمان نایەتی بەڵێ وتی ئەی بۆ شەش وتی دەتەواوە ئەویش بەغاڵێ من 12 مانگم نیایێتی ئەڵێ بەڵێ ئەڵێ ئەی بۆ یانزێرە دەتەواوە ڕێک عینەن ئەو شوانە نەزانە گێلە تعامل لەگەڵ داهاتی وڵات بەس بەڕێز پێ دوای سش ئەوەی کە باس لە لیستی موچە خەڵکی دەرەوەی هەرێم وڵاتانی دراوسێ تا شارەکانی عێراق شتێ پاک نەکرابێتەوە بەڕاستی هەتا ئێستا شارێکی زۆری وەزارەتی دارایی عێراق هەبوو وایە بۆ لێنی لە خانەنشینیش بەڵێ جارێ یەکەم لە خانەنشینیەوە ئەگەر قانونی لەبەروی لە عێراق یاسای تایبەتی خانەنشینکردن نییە لە سەرۆک وەزیران و پەرلەمانتار و وەزیرەکان و مۆزەفەکان فەرمانبەری ئاسایی هەمووی بە یاسای خانەنشینی یەکگرتووی و خانەنشینە بێ کە لە عێراق هەیە چەند جارێک تعلیل کراوە کە تعلیلیانەوەی خولی چوارەکانی خانەنشینە کردو بە 2 میلیۆن هەر نار بە 2 میلیۆن نییە لە عێراق تۆ تەمەنە 45 و 5 ساڵ خزمەت 45 و 15 جاوەکو هاوڵاتێکی تریش ئەم هەمان حەقی هەیە فەرقەکە لە بینی وەزیر و پەرلەمانتارە بریتە لە بڕی ئیسمی معاشەکەی ئەوەی تری شەهادەکانەوەکو چۆن هاوڵاتێک دوکتۆرای هەبێ بۆ حسابە ماستەری بێ بۆ حسابە وەکالدرستی بۆ حسابە بۆ پەرلەمانتارێک و وەزیرێکی شەرەوە حسابە لە عێراق وەکو کوردستان نییە یاسایەکی تایبەت بە خانەنشینبوونی پەرلەمانتار و وەزیر نییە هەمووی وەکو یەکە جەسیری هاوکێشەکە وەکو یەکە هەمووی وەکو یەکە تەنها ڕقەمەکە فەرقی لە بڕی ئیسمیەکە یاتی موچە بنەڕەتیەکەی بە ئاهاڵێ ئەوەی کە لە کوردستانەیە نەخێر یاسای جیاوازە و بەو شێوازە بابەتی ئەوەی کە جەنابەت پرسیارت لەسەر کرد مەسەلەی ئەم جیاوازیە لە بڕی پارەیە ئەمەی کە ئەم ناوانە ئایا ئەم ناوانە هەرماوە دەڕاستیە هێشتا بە تەواوی هەموو وردەکاری داتای لیستی موچەی فەرمانبەران لای وەزارەتی دارایی عێراق نییە تکایە ناردنی ناوی سیانی و بڕی موچەی و ناوی وەزارەت بریتی نییە لە ناردنی تەواوی لیستی موچە بۆی ئاگادار بین ئەبێ ئێستا عێراق کە داوای ئەو کۆدە تایبەتی کرد کە کۆدە UPN-ەکە بە تایبەت UPN-ەکە بایۆمەتریەکەش هەر کێشەی گرفتی گەورەتیایەکە کە خەڵکیان خانەنشین کردووە لەو پەڕی سەر زەویایە کووردە بەس لەو پەڕی سەر زەویایە ڕۆژێک دە ڕۆژان وەزیفەی نەبینەوە وەزیفەکەی بریتە لەوەی لە سۆشیال میدیاوە قسە بە خەڵکی چاکسازخوازی ڕاستەقیناڵ ئەو هەموو وەزیفەکەیەتی ڤۆیست بۆ نێرە دوای ئەم بەرنامێ هەڕەشە لەکە هەروایە هەروە ئەدیمە فلیمانەمان 10 ساڵە 5 ساڵێک گوێمان لێبێ بایۆمەتریکی کێشەی بندیواری چارەسەر نەخێنەی کردووە چونکە کاکە خۆمە دەی بایۆمەتری دەکەی دەڵێن ماوە کاتێک کە بایۆمەتری کرا بیرتان نییە مەتارەکان و مەرزەکان و حدودەکان بەلێشاو خەڵک ئەم دیوە ئەو دیوێ کرد لە هەموو وڵاتانی دەور و بەرەوە ئەو خۆ چییە ینی بۆ خۆ ئێمە چی شتێکمانێ لە کاتی بایۆمەتریە زۆر مهم بوو بێ ئەو خەڵکە بەو ڕێژە زۆرە هاتبێ قسەکی من لە نقطەکە لێرە ئەوەیە نەخێر
ئەو لیستەی کە لە لای بەغدای هێشتا لیستی پاکراوەی تەواوی نییە چونکە هێشتا داتە حەقیقیەکان و وردەکاریەکانی دیان نییە ئەمان جاران چیانە نرد ئێمە لە بەغدا پەرلەمانتار بووین جاران ناوی وەزارەتەکان و بڕی پارەکەیانە نرد ئێستا ناوی فەرمانبەرەکان و وەزارەتەکەی و وەزیفەکەی و بڕی پارەکەی نێرن نایەن لە وردەکاریە ئەم فەرمانبەرە ڕقمی هەوەی هەیە کارتی نیشتیمانی کوا کارتی نیشتیمانیەکەی کە ئەمە یەکێکە لە ئەساسیاتەکانی سلماندنیەوەی کە ئەم لیستە پاکە کوار ڕقمی UPN-ەکەی و زۆر بابەتی تر وانجا هەتا ئیستش خۆیان نایشارنەوە لە هێزە ئەمنیەکانە گرفتی پێدانی موچەیانەیە تۆ بە پارەی بەغا بە پارەی ئەمریکا بە پارەی ناوخۆ بە پارەی نەوت بە پارەی ئەم لەولە باشی مانگێکیشە خۆی لە کاتێکا لە 2024 یەکێک بۆ لە باشترین ئەو ساڵانەی کە زۆرترین پارە لە بەغاوە هاتووە بۆ کوردستان لە بەرامبەر زین لە بەرامبەر چییە زین بەرامبەر چی ئەو پارەغا و پارەی نردووە بەرامبەر هیچ چکە دەڵێن 399 میلیارمان تەسلیم کردووە بەڵام 10 تریلیۆن و 752 میلیار هاتووە بەڵێ باشە ئەی ئەوان یەک کتابێکیان نەکردبوو بۆ بەغدا لە کتابەکە ئاڵێ داهاتی ناوخۆمان 340 میلیارە کاک حەکیم بامەد بۆ بجێڕمەوە کتابێکیان کردو بۆ بەقا لە بیدایەتی 2024 ئەگەر هەڵەنە بە مانگی دوو ئەگەر هەڵەنە لە کتابەکە ئەڵێ ئێمە داهاتی ناوخۆمان مانگانە 340 میلیارە کە ئەڕاتە بەغات و کتابەکە تعامل کتابی ڕسمیەکە ئەوانە دوای ماوەیەک ئەمان کتابێکی ترێکەڵێن ببوورن وڵی غەڵەتمان کرد 340 نیە 120 ینی ئەمە گاڵتە جاریە بەس چونکە خەڵکی ئاسایی هەمووی تااقەتی وردبوونەوەی نییە مانە بۆیان چۆتە سەر ئەوەیە مشکلە گەورەش ئێستا چارەسەرەکە چییە بۆ موچی مانگی 12 من پێم وایە ئەو بەغدا ئەوەی لە ئەسوی بەغدا ناینێرێ ئەوەی ئەو 400 میلیارەی کە نردووە پێ دوای چیتر نانێ من پێم وایە بەغا ئەوەی کە وەرەخەکانی نیشانە ئاخیر وەڵام کە لە عێراقەوە لە بینی وەڵامکاریەکە وەڵامی عێراق بوو وەڵامی عێراق زۆر ڕوونە ئەڵێ ئەو وەسڵەکانە ئەگەر 11 تقریبا نەم نردووە گلەیم لێ بکەن ئەوە نردووم ئەوە ڕقەمەکانە ئەمان نایانەوێت هیچ دینارێکی خۆیان بخەنە سەر پارەی موچە کە ئەو پارەیە کە دێت لە بەقاوە تۆ ئەبێت خۆت بتوتە لە عێراق کە من بەپێی قانون بەپێی دەستور بڕێک لەم پارانە ئەگەڕێنمەوە ئەوەت نەگەڕانەوەتەوە 400 ملیاری نەقسە تو ئەم هەموو نەوتە فرۆشی 11 ملیۆن بەرمیل عفوان ئەوە 110 ملیۆن بەرمیل کە خۆیان ئەترافیان بە نەوەی کردووە لەناو کۆبوونەوەی جومەی زیاتر نەوەیمان فرۆشتووە کاکە سەودەکەی ئێمە ڕاز نەبێ نەوەکەی تۆ ڕاز بێ بێ زەحمەت پارەی نەوەتەکە کۆ بەشی ئەوە ناکە 400 ملیار کە هیچ نییە هیچ تۆ بیخەیتە سەر پارەی موچۆ بیرێ بە خەڵک پارەی مانگی 12 نەخۆی یانی سامان ئەترافەکەن لە بارەی مانگی 12 زیایان هەیە بەس لەبەری ئەوەی دابەشی کەنێن ئەیخۆن لەبری بیخەنە سەری تەواوی کەنێن ئەوە زیایە بن بۆ خۆیان بەڕاستی ئەوە هیچ نییە جگە لە ئەو پەڕی بێمنەتی بەرامبەر بە خەڵکی کورد باشە ئەی ئێستا بۆ لیستی موچە چارەسەرەکەت چییە یعنی ئێستا بۆ ئەو مانگی 12 بەرە زووت بەغدا نردوێتی دەبێت لێرە ئەگەر تەواوکاری بۆ بکرێ بەس بۆ مانگی یەک وا برێرە ڕۆژێنیش کۆبوونەوەی بەرەو چێنە وەزارەتی دارایی عێراق خوارێ لە ماڵی فاتحسێن پێ دوای دەگەنە ڕێکەوتن یا چارەسەرێکی بنەڕەتی بۆ لە دەدۆزرێتەوە ئەزانی چییە من بەڕای خۆم چارەسەری بنەڕەتی بۆ نادۆزنەوە لەبەر کۆمەڵێک سەبەب کە ئێستا بۆتان ڕوونەکەمەوە ئەوەی کە من ئەیزانم یەکەم هەرێم مەبەستی نییە ئەم مەلەفە چارەسەر بێ بەو تەریقەیەی کە لە قەراری مەحکەمەی ئیتیحادیاتەوە بەو تەریقەیەی کە ئێمە لە ساڵی 2020 لە ناو پەرلەمانی عێراقەوە جەنابتان ئەزانن ئیمزامان بۆ تەوتین کۆ کردەوە هەرێم بەزەڵت هەرێم نایەوێت چارەسەری یەکجارەکی بۆ کێشەی موچە بدۆزێتەوە دڵنیابن ئەوەی کە هەیە بریتیە لە بەنجکردن یعنی ڕەنگە جومعە لە بینی هەردوو تەرەفەکە ڕێکەوتنێک بکرێ یەک دوو مانگێک بە کۆمەڵێک پێوەری تازە بینێرە و نێنێرە ئەزانی هەردێک لەو ماگانەی کە لە 2024 عێراق پارەی نردووە وەزیری دارایی بە وازەحی وتوێتی من لەسەر تەڵەبی ڕێز وزەران نردوومە یعنی مقنع نیم بەوەی کە ئێوە تەقدیمتان کردووە بۆم تا من بێم بەو وەرەقانەی ئێوە مامەڵە بکەم باشە دوای ئەوە بەشێک لەم هەنگاوانە
ئەبێ بە شێوازێکی تر چارەسەر بکرێن. بۆیە من باوەڕم نییە کە ئەمانە بتوان چارەسەری بکەن. لێشتا ناشارینەوە عێراق لە بەردەم هەڵبژاردنایە. هەڵبژاردنی پەرلەمانی عێراق پەرلەمانی عێراق هەڵبژاردننی هەیە لەم ساڵدا. هەروە ئاسان نییە ئەم مەلەفە لە بینی هەردوو تەرەفا چارەسەر بێت. چ لێرە جۆرێک لە فشار و زەخت ئەکرێتە سەر حکوومەتی عێراقی، چ لە بەغدا هەندێک هێز هەیە کە ڕێگە نایەن بەم تەریقەی کە هەرێمەیەوێ حەل بێت. ئەبێ هەرێمی کوردستان ئەم حەقیقەتە بزانێ. ئەگەر تۆ بیش دەوێ بە ڕێگاکەی تۆ حەل بێت، ڕەنگە هەموو ئەو هێزانە ڕازی نەبن. ئێستا ئیتر جەلساتی ناو پەرلەمانی عێراق وەکو بانگەشی هەڵبژاردن وایە. بۆیە هەموو کەس قوبوڵ ناکە ئەم پارەیە تەسلیمی هەرێم بکرێ بەبێ ئەوەی هەندێک ڕوونکردنەوەی نەبێ. باشترین بەڵگە بریتێ لەو هەمواری بودجە کە بە ئاسانی تێنەپەڕی بەڵێ و نایەڵن بۆ ئاسانیە نیان هێش بۆ ئاسانی کە هەرێم و بەغدا مەسەلەن کە هەردوو حکوومەت لەسەر ڕێکەوتن تێپەڕێ. بۆیە لە بەغا پەرلەمانێکی بەهێز هەیە. ئەو پەرلەمانە قسەی هەیە لەسەر وردەکاری هەموو بابەتەکان. بەداخەوە هەرێم لەبری ئەوەی قسەی پەرلەمانتارانی عێراق ببڕێت، شەفافیەت بنوێنێت، داهاتەکانی خۆی نیشان بدا، حەق و حسابەکان لە ئەستۆی خۆی پێشکەش بکات. دەزانی چیەکات؟ یەت خەریکی کڕیدی پەرلەمانتار و خەریکی فعلی ناشرین لەگەڵ پەرلەمانتاران و نیشاندانی نقطەی زوعفی پەرلەمانتار لە هەندێک لە بواری شخصی و کەسی. عیبە حکومڕانیەک بیوێ ئابەم شێوازە ئاسی پەرلەمان و یعنی کەناڵی تەلەڤیزیۆنیان داناوە. بۆچی؟ بۆ عیبارکردنی پەرلەمانتاران. ئەزانی بۆ؟ لەبەروی کەس نەتوانێت ڕقابەیان بکە، حتا لە کوردستانیش کاکە بە قسەیەکی ڕوون و ڕاشکاو بۆ خەڵکە بکەین. بۆ خەڵک زۆر متمانەی بە پەرلەمانی کوردستانیە؟ لەبەرویمانەوەیان لێ کرد کە نەتوانێت چاودێری بکە، نەتوانێت لێپرسینەوە بکە. مانە دایان خست، پەرلەمانیان داخست. ئەم نەزەریەیە ئەیانەوێت لە عێراقیش دووبارە بێتەوە، چی هەندێک هێزی عێراقی چ هەندێک هێزی کوردی. ئەوە بە ئاسانی لە عێراق ناچێتە سەرزانی بۆ لەبەرەوەی لە عێراق یەک هێزی بەهێز نییە، یەک قوت نییە، یەک حیزب نییە هەموو شتێکی لەدەسا بێ. چەندین حیزب و لایەن هەن کە وەکو یەک بە قووەتن، بۆیە نایەڵن بۆ ئاسانیە پەرلەمان بشکێت. ئێستا هاتوون بەچی پەرلەمانە شکێنن؟ بەداخەوە دەستی زۆری هەندێک لە پەرلەمانەکە تارەکانیشی تایە هەندێکیان کە چییە؟ مەسەلەن پەرلەمان ئەوە معاشەکەیەتی، پەرلەمان ئەمە بودجەکەیەتی. کاک پەرلەمانتار ئەگەر 4 ساڵ پەرلەمانتاریش بێ ئەو موچەی وەریەگرێ یەکسان نییە بە گەندەڵی بەڕێوەبەرێکی گشتی ئەگەر بێوە بیکات مدیر عامێک بە یەک عقد ئەگەر بێوە بیکات. بەس ئەمان بۆ لێدان لە کەرامەت و لە هەیبەتی پەرلەمان لەبەرەوەی پەرلەمان لێپرسینەوەکە، نەک دەبەری پەرلەمان مهمە یا مهم نیە، لەبەرەوەی کەس لەسەریان لێپرسینەوە ناکات، لەبەرەوەی کەس لەسەریان چاودێری نەبێ. یانێ هەیبەتی خۆی نەعەدالەتێک هەیە لە موچەی پەرلەمانتارەکان. بەزی سەر لە کوردستانی ژویان لێ کردووە. ئێستا بودجە هەموو پەرلەمان ناگاتە 2 میلیارد، لیسی موچە 1 تریلیۆنە، ینی 990 میلیارد بەبێ پەرلەمان. بەڵام ئەگەر پەرلەمانتارێک بتوانێت ئیش بکات، بتوانێت گەندەڵی نەوت کەشف بکات، بە ملیارە دۆلار دەگرێتەوە. بەس گفتەکەوێت لە کوردستانی پەرلەمانتارەکە ئەوی شەژ ناکە. ئەزانی چۆدا ئێمە هەموو سیستەمی موچە و حق و حساب لەم وڵاتە لە عێراق و لە کوردستانە بە پەرلەمان و بە وەزیر و بە پەرلەمانتار و بە وەزیر و پێویستی بە پێکهاتچوونەوەی، پێویستی بە دروستکردنی عەدالەت هەیەتیایە. باشە یەکێ لەو شتانەی کە ئێمە لە خولی چوارەم کردمان مەسەلەی زەختکردن بوو بۆی خانەنشین کەمتر لە 500 نەبێ. لێرە جگەلەوەی کە ئەی خۆن هەیە جگە لەم چەند مانگی ئەخیر ناڵێم هەبوو 277,000 وەرەگرت، 220,000 شەبوو، 220 سەیری ئەوانەی کە خاوەن پێداویستی تایبەت کرد، سەیری مقارنەی کە بە ڕێعایی ئیجتیماعی چاودێری کۆمەڵاتی لە عێراق لەوێ 250 لێرە 150 بۆ نمونە هەموو ئەمانە پێویستی بە یەکخستن و پێداچوونەوەی. ئێمە کە ئەڵین و ئەمانوێت کە لە پەرلەمان بووینەوە ئێستش داوایەکەین کە تەوتین چارەسەرە کە پێدانی ڕاستەوخۆی موچە چارەسەر چارەسەرە لەبەر ئەوە کێشەی موچە چارەسەر ناوێت پێ دوایە تا ڕاستەوخۆ موچەکە لە بەغداوە نەدرێت. وەکو ساڵی 2020 و زیاتر قەناعەتم هەیە و خەڵکێکی زۆریش قەناعەتی هەیە کە جاران قەناعەتیان نەبوو کە موچە بە ڕێگەی ڕاستەوخۆ نەبێت چارەسەر نابێ خەڵکینە. و ئەوانەی کە جاران ئێمەیان تەخوی نەکرد کە ئیمزامان کۆ کردو لە پەرلەمانی عێراقەوە هەمووتان جەنابتان لە میدیاکانەوە عرضان کرد،
ئەوانە ئێمەیان بە خیانەت تۆمەتبارە کرد ئێستا هاتوونەتە سەر ڕێبازەکە و بە دەستکەوتی خۆشیان ژبارەکەن و من سواسیشیانەکەم و من دەستخۆشیشان لێکم بۆ زانیاری جەنابەت ئێمە لە ڕەوتی هەڵوێست کە بەڕێز محەممەد شیع سوودانی سەرۆگۆزیران سەردانی کردین ئەو ئیمزایانەمان پیشانە کە کاتی خۆی لە پەرلەمان کۆمان کردەوە بردمانە وەزارەتی دارایی لەگەڵ مستەفا کاظمیش سەرۆگۆزیران لەگەڵی چەند جارێک کۆبوونەوەمان کرد بۆ بابەتە ئیمزە لە 138 ئیمزای ژمارە 81 ئیمزای محەممەد شیع سوودانیە کە ئەو کاتە پەرلەمانتار بوو ئێستا سەرۆگۆزیران پشتیوانەوەی کردم و بەڵێ لە تەنیشی نووسیوێتی تەوتین ڕەواتب الإقلیم في بەغداد باش بەزی خۆ جۆرێک لە پەشیمانبوونەوەی هەیە و من پیشانیشمدا کە سەرۆگۆزیرانە پێش ئەوەی کە بەرای دادگای فیدراڵی دەرچی وتی لەگەڵەوەدانی ڕاستە و خۆموچە دابش بکرێ بەڵام دوای بڕیاری دادگای فیدراڵی ئامادەیی هەیە بۆ هەموو بابەتێک بەڵام ئەویش لە بەردەم عملیەکی سیاسیە کە ئینتیخاباتە و حەزەکە دووبارە بێتەوە بە سەرۆگۆزیران و ڕەنگە پەیوەندی سیاسی لەگەڵ هەندێک هێزی کوردی دەسەڵاتدارە هەبێ وای پێویستکە کە هەندێک نەرمی بنوێنێ بەڵام ئەمە لە ئێمە هیچ تەسیرێک و کاریگەریەک ناکات ئێمە باوەڕی خۆمان ساخ کردوتەوە باوەڕمان وایە بە تەوتین نەبێ کێشەی موچە چارەسەر ناکات ئەوە تەوتینەکە ناکات لێرە دەسەڵاتداران هەرێم نایکەن خۆ هەر هەژماری منە بەردەوامە لە سلێمانی شەر ئەوە پێشتریکێتی بەڵێنێکیدا نەیبردە سەر جا ئەو نەکردنەی تەوتین ئەبێتە خاڵێکی هەرە بەهێزی ناکۆکی لە ئێستا تا بژاردی عێراق و ئەبێ بە خاڵێکی بەهێز بۆ هەندی هێزی عێراقی بۆ فشارخستنە سەر حکوومەتەکەیان کە تەوتین جێبەجێ بکە وەکو چۆن بۆ هاوڵاتێکی بەسڕە و بەنبار و بەغدا کراوە ئەبێ بۆ هاوڵاتێکی هەولێر و سلێمانی و هەڵەبجە و دۆکیش بکرێ ئەوە ڕوئیای بەشێکی گەورەی لە هێز عێراقیەکان و لە ڕاستی ئەوان لە هێمەوە فێر بوون کە ضرورە تەوتین بۆ خەڵکی هەرێمی کوردستانیش بکرێ و ئێمە کە داوامان کرد بۆ ئەوە نییە کە حەزمان لەم هەرێمە نییە و نامانەوێت دەسەڵاتێ بێ هەرێمی کوردستان هەرێمێکی دەستوریە دیفاعیلیەکەین فیدراڵیە پێویستی بە شکاندن نییە بەڵام لەسەر و هەموو ئەمانەوە حەقی هاوڵاتی لە هەموو شتێک گرنگترە لەسەر و هەموو ئەمانەوە مافی هاوڵاتی لە هەموو شتێک گرنگترە بۆ هەرێم ئەگەر پارەی مەعاشی لە دەستان نەمێنێ لاوازە بێ بۆچی پارەی شتەکانی لە دەستان نەمێنێ عیبی نییە بەڵام بۆ نەوت نافرۆشرا لە ڕێی بۆریەوە کێشەی نەبوو بۆ لە بەروی ڕێگەی قاچاقی بۆ دروست کرد و بە سەدان تەکرد ڕۆژانە لێرەوە ئەڕوا و لەو ڕۆوەنیە بەڵام ئەوان پێیان وایە ئەم موچە تەنها وەسیلەیە بۆ هێشتنەوەی دەنگی خەڵک بە خۆیان بۆی بمێننەوە و بەڕاستی ئێمەش پێمان وایە ئەمە زوڵمێکی ترا من بیرمە لە کۆتایی نەوەتەکان سەرەتای 2000ەکان کە هەڵبژاردننی شارەوانیەکانە کرایان و ئەگەر دەنگمان پێنەی بایعەکە دەبڕین کە تەمینی وایعی چۆتە سەر بەغدا ئەم قسەیە نەماوە دوایی تاعینت ناکەین هەبوو کە دامەزراندن کۆتایی پێ هاوەکو سیستەم ئیسە بۆ بە دامەزراندن لە ڕێگەی گەندەڵیەوە ئەو دەیان هزار گەنجەی یعنی معقولە تۆ دکتۆرێکی ددان لە 2016 تەخەڕوجی و تایسە تعین نەکردووە سەیدەلانیەکە تعین نەکردووە یعنی ئەم خەسەخانانەی ئێمە پێویستیان بە سەیدەلانیەک و دکتۆرێکی ددان نییە بەڵام بچی مناڵەکانی خۆت بە گەندەڵی تعین بکەیت باشە وە بکارمەندەکان و فەرمانبەر و مامۆستا و دەرچوانی زانکۆ و پەیمانگە هەمووی ئەمانە هیچی دانامەزرێنی بەڵام ئەچی بە گەندەڵی ئەتەوێت کۆنتترۆلی ئەم خەڵکە بکەیت لە ڕێی بەکارهێنانی مالی گشتی و پارێ و سامانی ئەم وڵاتەوە کۆنتترۆلی بکەیت ئێوە دڵنیا بە ئێمەش هەموو هەوڵێکی خۆمانەیەین کە ئەم تەوتینە سەر بگرێ بۆی تۆ نەتوانی بە پارە کۆنتترۆلی ئەمە میلە باش بەس ئێستا بۆ 2025 دەبێت چی بکرێت ئێستا داواکارەکانی بەغداریستێکی موچێڕێک و پێکەوێ داهاتی ناوخۆ پیاسە ئیدارەی مالی ڕادەست بکەن هەمواری یاسەی بڵێن ئەوەی تایبەت بەنەوتیش بکرێتەوە کێشەی موچە بەرەو چارەسەر دەڕوە تەمەنی خانەنشینیش ئێستا لە سەر داواکاری عێراقی دویانە بە 6 ساڵ هەمووانە جێبەجێ بکرێن کێشەکە بەرەو چارەسەر ناڕوات بۆ زانیاری جەنابتان تەمەنی خانشینی یاسای خانشینی کە کرا بە 6 ساڵ ئێستا ڕێیەک هەیە لە ناو پەرلەمانە مەسۆدەیەکیش حازرە کە بگەڕێنرێتەوە 63 ئەوەش بۆ خۆی ئیشکالێکی تر لە هەرێم دروست بەسووتێن گویا سەحب کرابێتەوە لە پەرلەمان لە ناو لیژنەی یاسایی هەرماوە بۆ ناردویانەتەوە بۆ حکوومەت بۆی دراسی بکەن پێکەوە وەکوتم ڕێیەک هەیە نەموتوە قەرارە ڕێیەکە لاوازیش نییە کە دەستکاری ئەو تەمەنە بکرێتەوە ئەمە دوو هەندێک شتی تریشی تا بگۆڕێ بە تاکید دووەم بە نسبەتەوەی کە هەرێمە بێت چی بکە بە بڕوای من
باشترین کارێک کە هەرێم بیکوە دەربازبوون لەم گرفتانەیەوەی ڕازی بێ بە تەوتین ئەو پرۆژەی کاک حەکیم کە ئێمە پێشکەشمان کرد لە 2020 حرمەت و هەیبەت و کەرامەتی هێشتەوە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان چکە داوامان کردبوو کە حکوومەتیش ئاگای لەو تەوتینە بێ بەڵام ئەمان بە پێداگریان لە هەژماری خۆیان و بە پێداگریان لە ئەو خواردنی موچەیەک لە دوایەکانی کە لە ساڵێک هاتۆ سێ موچە بخۆیت و لە ساڵێکی ترە موچەیەک بخۆیت و ئەسەری موچەی مانگی یەک هێشتا دیار نەبێ کەواتە ئەمانە سەلماندیان بەشداری ئەمان لە مەسەلەی موچە و لە مەسەلەی دابینکردنی مافی خەڵکیە بەشدارێکی خراپ بۆیە دڵنیابن ئەگەر بێت و هەرێمی کوردستان مل نەدات بۆ داخوازیەکانی عێراق دڵنیابن تووشی گرفتی گەورەترە بێت نەک لە بواری موچە لە زۆر لە بوارەکانی تریش ئەو من حەزەکەم بەڕاستی و وڵاتی کوردستان فرۆشتنی نەوت بە قانونی دەست پێ بکاتەوە بۆ وازدەم قاچاقچێت تێبێنن و عێراقیش حەقەکانی هەرێمی کوردستان دابین بکە و هەمومان ببینین کە نەوت بە ڕێگەیەکی یاسایی و قانونی بۆ شەفافە نەفرۆشی هەتا حکوومەتی هەرێم شەفاف نەبێ من نە بڕوان بە چاکسازی هەیە یاساکەی نە بڕوان بە چاکردنی هەیە و حتا بڕوان بە شەفافەتەکەشی نییە بینی خۆمان بێ بڕوان هەر پێی بە حکوومەتەکەشی نییە لەبەر ئەوە ناکە حەزاکەم کورتە حکوومەتی بێ من حەزەکەم کورد دەوڵەتی هەبێ بەڵام حەزم لێ نییە کورد دەوڵەتێکی گەندەڵی هەبێ ئەو نەزەریە لام یەک فلز ناکە کە با ئەگەر مەزڵومیش بێ سەری بخەم بە کوردیەکەی ئەگەر فاسدیش بێ هەلەی بێدەنگ لە پێنا ئەوەی کە کووردە من لە فاسدی هیچ نەتەوەیەک بێدەنگ نابم لە فاسدی هیچ مؤسسەیەک بێدەنگ نابم لە فەسادی براکەم بێدەنگ نابم لە فەسادی دەکرێت خۆ دەستی بگری و ڕای بگری گەندەڵی بکە زوڵم بکە بۆیە عەدالەتی بکە ئەوە یەکێک لە ڕێگەکان ئەو بواە پەرلەمانی کوردستان وایە بێ پەرلەمانی کوردستانیش بێ یەکێک لە ڕێگاکان بریتیە لە جوڵەکانی شەقام ئەوەی کە مامۆسایی ناڕازی داکەن فەرمانبەری ناڕازیان گرتووە لە خواردن مامۆسای ناڕازی سلێمانی زۆر ئازادێ زانی کاریگەری مەسەلەن دەستە و ئەنجومەن و هەمویان ئەوانەی فەرمانبەرانی ناڕازیەکەن باوەڕ بکەن لە کەم وڵاتان نەتیجەی نەبووە لە زۆرێک لە وڵاتەکان نەتیجەی هەبوو بەرهەمی هەبووە بەڵام خۆ ئەبێ هێزە سیاسەکانیش بۆ ئەمە جوڵە بکەن هێزی سیاسی بە ئۆپۆزیسیۆنە و بە غیری ئۆپۆزیسیۆنیشۆ قیمەتی چییە ئەگەر تەعامل لەگەڵ ئەو داخوازیانەی جەماوەرە ناکەن بۆ هێزەکانی دەرەوەی دەسەڵات نایکەن ئێمە وەکو خۆمان لە ڕوتی هەڵوێست تەواو پشگیری داخوازی فەرمانبەران و موچەخۆرانەکەی و ئێمە لەگیرەکە بەستەکە دکتۆریان بەبێ شتی تریشی بەدوادابێ ئەجایسە عەرز دەکەم بۆی بزانی کە ئێمە لەگەڵ یان بووین بە بەڵگەی ئەوەی ئێمە لەسەر داخوازی فەرمانبەران و مامۆستایانی ناڕازی لە ساڵی 2019 و 20 تا چوین لە بەرلەمانی عێراقەوە فشارمان کردو خۆیانمان بردووە بۆ ناو پەرلەمان لەگەڵ پەرلەمان لەگەڵ ڕئیس وزەرا لەگەڵ ڕئیس حکوومەت لەگەڵ وەزیرەکان لەگەڵ ژێگرەکان لەگەڵ کوتلەکان لەگەڵ ئیعلامەکان لەگەڵ پەرلەمانتارەکان لەگەڵ مدیر عامەکان لەگەڵ وەکیل وەزیرەکان لەگەڵ وەزیرەکان بەردەوام بووین و بەردەوامیشین کێ لە ئەمانی خسۆتە سەرخەتی مەحکەمە و ئەم قانونانە یارمەتی یاون لەگەڵ یانە خۆیان بوون و ئێمە یارمەتی دەریان بووین و شانازی شەکەین کە ئەو حەقیان بۆ چارەسەر بکرێت چکە ئەو مامۆسایە منیش مامۆسا بووم ئەو فەرمانبەرە منیش فەرمانبەر بووم و یەکێکی ترۆ کە هەمومان باش بەس خەڵک چاوەڕێ بوو بڕیارەکەی دادگای فدراڵیش جێبەجێ بکرێ ئەوەی کە بە هاوتاکردنی موچەی فەرمانبەرانە هاوتاکردنی موچەی خاوەن پێداویستی تایبەتە شەیدانە زیندانیانی سیاسیە گێڕانەوەی پلە بەرزکردنەوەیە بەڵام ئێستا خۆ موچەکەش لە مەترسیدەیە بۆ بڕیارەکەش بڵێن جێبەجێ نەکرا یاخۆ لە قۆناغی داهاتوودا ئەوانە جێبەجێ دەکرێن کاک حەکیم ئەمە با خەڵکی کوردستان شایەت بێ با خەڵکی کوردستان شایەت بێ لە میدیاوەیەڵم تەوتین بکرێت هەموو ئەمانە ئەکرێت یەکسانکردنی هاوتاکردنی موچە لەگەڵ هاوپیشەکان لە عێراقا باش ئەو دەستکەوتانەی کە بۆ فەرمانبەران لە عێراقەیە لە قەرزی خان و لە قەرزی بوارەکانی تر لە مینحەی کاری بچووک لە کاری گەورە هەموو ئەوانە بۆ خەڵکی کوردستانیش ئەبێ و ئێمە وەکو خۆمان شەڕ ئەەکەین هەتا نەک سەر ئێسقان سەر مۆخیش لەوەی کە ئەم دەستکەوتە هەبێ و چوشین داوامان کردووە
داوامان لە حکوومەتی عێراقی کردووە کە ئەم کێشانە چارەسەر بکری ئەم فەرمانبەرانە حەقی ئەویان هەبێ لە بەرامبەر یەک داوای هەیە ئەڵێ بە تەوتین من ئەتوانم ئەو مافە چۆن بۆ هاوڵاتێکی بەڵام عێراقش قەرەهەنگیر هەیە بڵێن ڕازگۆنین بۆ هاوڵاتێکی کوردستان هەبێت لەوەدا ڕازگۆ نەبوون لە سەڵاتدارانی عێراق چیە ڕازگۆ نەبوو لەوەی کە ینی فشار بکەن بە تەواوەتی بۆەوەی کە بڵێن تەوتین بکرێ ڕۆژێک ڕوونکردنەوەی دادگای فیدراڵی هەیە دەڵێن ئەو بانکانەی کەمەڵەتیان هەیە ڕۆژێکنی سوودانی چاوپۆشیان لێ دەکا ئێستا دوایین وەفت کە ڕۆشتە گوایە ئەمان کێشیان نەبێ عێراق کێشەی نەبێت لەگەڵ هاژماری من ئەنی توانە چارەسەرمان کردووە نازان بۆکوتم هەرچی چارەسەر هەبێ بەنجکردنە چونکە ئێمە لە بەردەم ئینتیخاباتین ئەم مەلەفە زۆر زەقترەکرێتەوە لەوەی کە خەڵک تەسەووریەکە لەوەی کە هەرێمی کوردستان تەسەووریەکە کاکە هەرێمی کوردستان نەزانین گرەوەکەی لەسەر چییە هەرێمی کوردستان گرەوەکەی لەسەر ئەم کابینە حکوومەتە تەواو بێ ئەم وەزیری دارایی کە ناوی تەیب سامیە لە حکوومەت و وەزارەتان نەمێنێت لەسەرەوە بۆ ئەوەی کە ئەمە بە ڕێگرێکی سەرەکی خۆیانە بینن و من پێم وایە هەر ئەشمێنێت بە عینوانی تر مەرج نییە بە وەزیریش بێ کە بە وەزیریش نەمێنێت بە عینوانی تر هەرەمێنێت بۆیە ئەبێ هەرێمی کوردستان عاقڵانەتر لەم بابەتە بڕوانێ خەریکی بابەتەکانی خەریکی ئەوە نەبێ کاکە من لە بەغدا بووم باشە هەندێک شت هەیە کە کاتی خۆی وتومانە بێ ئیستا بێڵێنەوە بەڵام ئەمە بەڕاستی ئێستا هاتەوە خەیاڵم من لە بەغا بووم وەفدێکی هەرێمی کوردستان هات یەکێک لە ئەندامانی وەفدەکە لە ڕاستی ئەندامی وەفدەکە نەبوو بەس ئەندامی حیزبێکی وەفدەکە بوو کابراایکی دیارە لە عێراق و کوردستان و دەرەوەش بەڕاستی باسی ئەوەم کرد کە ئێمە بڕێک پارە ئەهات ئەو کاتە 320 ملیار بۆ هەرێم لە بەرامبەریان نەوتەکە شەفافکە لە ڕێی سوۆمەوە بکرێ ئەوانە قۆڵی گرتم وتی کاکە ئێمە بەغدا 400 ملیارمان بۆ بنێرە هیچیش ناینێ و هیچیشمان لێ ناوێ بەس 400 ملیارمان بۆ تویانی چۆن وتی ئێمە بەغامان بۆ پارەوێ و بەڕاستی وایە ئەمانە ئێستا بەغدایە بۆ پارە ئەوێ بەس من بەغدام بۆ پارە بوێ بۆ خەڵکەکەم ئەوێ ئەمە فەرقەکەیە ئەو بۆ گەندەڵی ئێوێ خۆم ئێمە کە داوای تەوتین و داوای پارەمان کردو بۆ خەڵکی کوردستان نە پارەمان دیوە نە پارە بەلای ئێمە تێپەڕیوە هەر پارە هاتوتە لای ئەوان بەس وتومانە بدرێ بە خەڵکەکە کە ئێستا ئەو پارە ئەهێنێت و لە ساڵێکا 3 مانگ و لە ساڵێکە 1 مانگ دیار نامێنێ و لە ساڵێکە خراپترین حکومڕانی لە ماوەی ڕابردووە بەڕێوە ئەچێ لەسەر مەسەلەی تەعامل کرد لە پارەیە ئێمە نیش مەجبورم بڵم کاکە ئەو پارەیە نایەتە دەستێکی ئەمین ئەو دەستێکی کە یەتە بەردەمی دەستێکی ئەمین نییە ئیخوا هەروە نییە ئەمە حەقیقەت نییە لەبەرەوە من پێم وایە بێ هەرێمی کوردستان دەم بابەتەیە عەقڵانی تر سەیری بابەتەکە بکە عەقڵانیانە بریتیە نییە لەوەی کە خۆت بخەڵەتێنی بە ڕوونکردنەوە و بە بەیان و بە داتای ناحەقیقی ناڕاست ڕوونکردنەوەکانی وەزارەتی دارایی چاوەشکاری وەڵی من زۆربەی ناخوێنمەوە بەس ئەڵەن دارایی ڕوونکردنەوەی یاوە ناخوێنیەوە زۆربەی ناخوێنمەوە زانی بۆ لەبەرەوەی من یەکشت ئەزانم ئەویش ئەوەیە تۆ بە داتا پارەت بۆ هاتووە بە داتاش ئەڵی وەرم گرتووە بەڵام ئەوەی هینەکەی خۆمی لێ دەرنەکردووە کە من ئەبێ بیدەمەوە ئەم پارە وەکو 7 مەڕەکە و 6 مەڕەکەی لێ هاتووە کە بۆم باس کردی باش ئەم پارەیە وەکو خۆی هاتووە پێمان بڵێ وەکو خۆی چۆن خەرجی کردووە باشە بەس تایبەت بە نەوت ئێستا و هەموارە شکستیێنە لە پەرلەمانی عێراق 16 دلار بۆ خەرجی بەرهەمێنان و گواستنەوەی بەرمیلێک نەوت سوودانی داوای نەوت و غازیش دەکە بڵێن داوای غازیش دەکە بەرهەمە نەوتەکانی شپارەی پێدوای لە قۆناغی داهات و بچێتەوە جارێکی بچێتەوە بەرباز یاخود پەسەند بکرێت لە پەرلەمانی عێراق من پێم وایە ئەم هەموارە جارێکی تر گفتوگوی لەسەرکرێتەوە بەڵام ئایا پەسەند دەکرێت و بە چزێک پەسەند دەکرێت ئەوە ئەبێ بمێنێتەوە بۆی کە بزانین پەرلەمان جەلسەکانی چۆنە بێت چکە یەکێک لەوە کووتم ئێستا ئیتر لە پەرلەمان لە بانگەشای لە کاتی حملەی ئینتیخابیایە بۆیە حتا دەوامکردن لە پەرلەمانیش پەرلەمانتاران کەمتر ئەویانەبێ لا مەگەر حیزبەکانیان ئیعاز بدەن بۆیە هەموار و هەندێک بابەتی تر ڕەنگە وردە بمێنێت کاتی زیاتری بوێت بۆ خۆشم گومانێکم هەیە کە هەرێم حەزی بەم هەموارە نەبێ يعني حەز ناکەم لەبەرەوەی نەوتەکە بە قاچاق بفرۆشرێت بەو تەریقەیە ئەبێ ئەچەنەوە کووتم هێشتا لە باری ئەوەیە کە ئەیبینی بە قاچاقچێتیە تێپەڕێ بە سیستەمی قاچاقچێتیە ئەڕوات دەسەڵات تۆ مەدەم بە قاچاق ناوی وەکو دەسەڵاتدارانی وەکو قاچاقچی دەژێت سیستەمی قاچاقچێتیە تۆ ئەخت کەکەیسە تۆ باسی ڕوونکردنەوەی وەزارەتی داراییەکی کاکە من لێرەوە تەحەدایەکی وەزیری داراییەکەم باشە کە من دارایی هەرێمیان عێراق باڵەی هەرێم باش کە من تاکیدم وەزارەتی دارایی چونکە پێم وایە بەشێکیە لای ئەو نییە یەک تەحەداکەم ئەگەر ئێستا هاوڵاتیەک دوکانێک دابنێن سەریبەی لێ ناسەنی بەڵێ لێسەنی
باش بەڵام چۆن ئەم هەموو نەوتە 320 چەندەیە 90 ملیۆن بەرمیل لە ساڵێکە تۆ فرۆشتوتە ئەخە تۆ چ وەزارەتێک و چ وەزیرێکی داوای دۆلارێکی نەکەی نەڵی کاکە ئەرێت و ئەمەتان فرۆشتووە من 400 ملیارم نەخسا ئەم 400 ملیارە هیچ نییە هیچ بمانێ بە حەقی ئەو معاشە بەم و خەڵک قسەم پێ نەڵێ کاکە هەر لەبەر کەسایەتی خۆت هەر لەبەر کەسایەتی خۆت بڕۆ لە بری ئەوەی خەریکی وەڵامدانەوەی ئەم و ئەو بی بڕۆ بڵێ کاکە لەم نەوتەی بە قاچاق ڕۆشتووە 400 ملیاریم بنێ کە هیچ نییە هیچ نییە هیچ ڕقمێکی زۆر هیچ بۆ وەزیری داراییە بۆ وەزارەت و بۆ حکوومەت و بۆ وەزیری دارایی لە خەریکی داهاتینەوەی قاچاق بێ باش لە ڕوونکردنەوە واللهی زۆر باشترە لەوە چۆ هیچ بەکە کاکە 400 ملیاری لێ وەرگرە نەگەر ئەڵێ 400 ملیارم نەقسە بڕۆ لێی وەرگرە معاشی مانگی 12 پێ بە ئەم قسەی خەڵک لەسەر خۆت لابە باشترە لەوەی بیتر و کە من هێم پێم وایە 400 ملیار هیچ نییە هەر نازانم چەنەکە لە بڕی پارەکە بەس ڕێژەیەکی زۆر کەمە لەو پارەیکە لە نەوتا بەدەزاتوە لە بری ئەوەی خەریکی جوابارەی ئەم پەرلەمانتار و مەقالە بۆنیتەوە و بیتە سەر تەلەڤیزیۆن و خەڵک بنێریت و وتەبێژی فەقیر بنێری قسە بکە و واز لەمە بێنە باش ڕۆژێک لە پەرلەماندا بیرم ناچێت تا بۆی زۆر دەمێکە لە دڵمایە قەدەری ناکەم ئێمە کە ئیمزامان کۆ کردەوە لە بەغدا هاتن بۆ بەغدا وەفدیێرە من کاگاوات وەزیری دارایی لە ناو کۆبوونەوەیە گاڵتەی بە مەسەلەی معاش لە بەغداوە کرد هات و من لێو جوابمدایە خۆشی چاکە ئەیوت خەوبینینەوە پێکەنی بە پێکەینەوەی پاکات چۆن پارە نێرێ بۆ معاش ئەو تای نێرێت باشە دوایی هات لە کۆبوونەوەیکی پەرلەمانی کوردستانە هەر دیسان بە پێکەنینەوە بە ڤیدیۆ ماوە کاڵێ برادێک لەوێ خەریکە ئیمزا کۆکاتەوە بۆی بەغا معاشمان باتێ بەغا معاش نالات قسەکەی و ڕاز دەنەچوو قسەکەی ئەمە ڕاست دەرچوو باشە ئەوتا بەغا پارێتی باشکە پارەکەمان بەرەوە پارەکەی بەخامان بەرەوە کاتمان کە ماوەسێ خولەکەی بەس سەبارەت بۆی کە ئێستا بازوکە زیاتر لە 35,000 فەرمانبەر خانەنشین دەکرێن خەڵکێکی زۆر چاوەڕێی دامەزرانە چەندە گرینگە بخرێن دەتوانن بیخەنە شوێنی ئەوانەجا دەرچووی دانەمەزراوە سەیەکەمە فەرمانبەری گرێبەستە مامۆستای گرێبەستە دەرچوانی بڵێن خامڕوانامەی باڵایە خام پێلاویستی تایبەتە نابێت دەرگای دامەزرانیش بکرێتەوە بۆ خەڵکە بەتەکیید و ئەم مؤسسانە چۆڵە بن کە ئەو خەڵکانە خانەنشین نەکرێت ئەم دامەزراوانە چۆڵە بن کە چۆڵە بن ئەبێ بەدیل و خەڵکیان بۆ دابنرێ لە ڕاستیە بیر نەکردنەوە لەم بابەتە ئەوە یەکێکی ترە لەو هەڵە گەورانەی کە ئەکرێ تۆ خەڵک خانەنشینەکەی کی ئەخەیتە جێگەی حتمما ئەبێ ئەوانەی کە دانەمەزراون و چەند ساڵە دامەزارنیان ڕاگیراوە ئەوانە بخرێتە جێگەی و ئەبێ خەڵکی کوردستانیش هێزە سیاسیەکانیش ڕێگەنێن خەڵک بە گەندەڵی و بە محاسەسە دابنرێ بەداخەوە ماوەی ڕابردوو هێزە سیاسیەکانی کوردستان هەندێکیان داوای لە بری داوای مافی گشتی خەڵکیانە کردایە داوای مافی حیزبەکان و دامەزراندنی خەڵکەکانی خۆیان کردووە ئەبێ ئەمێ نەمێنێ تۆ داوای مافی ئەو خەڵکە بکە کە دانەمەزراوە ئیتر لە هەر بوارێک لە بوارەکانە هەیە و هەر کەسێکە کە تۆ نایناسی مهمەوەی خەڵکێکی کە دانەمەزراوە زۆر بە کورتی ئێمە لە بەردەم چیدا ئێستا کێشەی موچەی حکوومەت پێک نهاتەوە پەرلەمانیشمان بڵێن مردووە لە بەردەم چی دایم بۆ دۆخی کوردستان من پێم وایە لە بەردەم ناڕەحەتیەکەین تا انتخاباتی پەرلەمانی عێراق و ڕەنگە ئەگەر هەرێم مل نەیات بۆ چارەسەرکردنی موچە لە مەرحەلەی داهاتووە لەگەڵ عێراقا لەم کۆبوونەوەی کەیکەن هەر بەنجکردن نەبێ ئاخر کاکەڵێ کۆبوونەوەمان هەیە لەگەڵ سەرۆکی ئەنجومەنی ئابووری بەڵێ وەزیری داراییش لەوێ دەبێ وەزیری دارایی سەرۆکی ئەنجومەنی ئابووری هەر کوردە و هەر لە خۆیانە و هەر لەو حیزبەیە کە کێشەی لەگەڵ بەغایە هەیە زەحمەت نەبێ کێشە لەگەڵ خۆتا چارەسەر ناکرێت کێشە لەگەڵ تەرەفی بەرامبەر چارەسەرەکە تۆ لیژنەت هێناوە لە هەولێردا ناوە ئەوە لە بری ئەوەی بڕۆی خەریکیەوە بیان بی بۆ ئەم لاولا پیاسەیان پێ بکەی بڕۆ حەقیقەتەکانیان پێ پیشان بۆ زەخەوەتەکانی چارەسەرکە سوپاس دەکەین کاک دکتۆر ڕێبوار کەریم محموود ئەندامی دەسێ بەڕێوە بنین ڕەوتی هەڵوێست و پەرلەمانتاری پێشوەرە سوپاس دەکەم سوپاس بۆ بینێرانی بڕۆ سوپاس باوکارانم خواتان لەگەڵ